بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 89. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. وەڵامی ڕاست بۆ شیکاری پرسیاری 1 هەتا 8 هەڵبژێرە. پرسیاری 1: کام خەمڵاندن بۆ 625 جاران 29 شیاوترە؟ باشتر وایە پێش ئەوەی تەماشای هەڵبژاردەکان بکەم بە خۆم خەمڵاندنەکەی دروستکەم بزانم دەگەمە چ ئەنجامێک. ئەگەر یەکسەر بچم تەماشای وەڵامەکان بکەم ڕەنگە هەڵەی بکەم، کاتە بە خۆم ئەو ژمارەی نێزیک دەکەمەوە لۆ ژمارەی ئاسان 0 هەبی لە خانەی یەکان و دەیان دەیکەمە 600 بۆ وێنە. ئەو ژمارەش نێزیکە لە 30 دەیکەمە 30. ئێستا لێکیان دەدەم 3 سفرم هەیە، هەر سێکیان دێنە خوارێ 3 جاران 6 دەکا 18,000. کاتە یەکسەر ئەو کات ئەو وەڵامەی هەڵدەبژێرم 18,000. بەڵام ئەگەر بچم تەمەشای ڕەنگە ئەو وەڵامەی هەڵبژێرم نەبینم کە پرسیارەکی نەبینم کە سفرەک نییە بۆ وێنە، کاتە 18,000. پرسیاری 2: کام سیفەت باکار هاتووە لە لێکدانی ئەو ژمارەیە لەگەڵ 0 لە کاتی لێکدانی هەر ژمارەیەک لەگەڵ 0 ئەنجامەکەی هەمیشە 0، سیفەتەکەش هەمیشە ناوی سیفەتی 0. پرسیاری 3: نووسین بە پیتی بۆ ئەو ژمارەی پێشی ئەوەی بچم وەڵامەکان یان هەڵبژاردەکان بخینمەوە بە خۆم دەخینمەوە. ئەگەر بخینمەوە کو دەخینمەوە 1 واتە 1 فاریزە 1.29 بەش لە 100. 1.29 بەش لە 100 1.29 بەش لە 100. پرسیاری 4: ساکار 16 پاکەت موروی کڕی، هەر پاکەتەک 25 موروی تێدا بوو. ئایا ساکار چەند موروی هەیە؟ هەمووی بەیەکەوە بێگومان دەبینم ئەو ژمارەی لێک بدەم لەگەڵ ئەو ژمارەی، بەڵام بادیسان خەمڵاندنەکی دروستکەم بۆ وێنە ئەگەر 16 بکەمە 20 25ش بە هەر وەکو خۆی 25 بی. سفرەکە دێتە خوارێ 2 جاران 25 دەکاتە 50. کاتە ژمارەکە نزیکە لە 500 بەڵام 500 نییە، تۆزە کەمترە لە 500 چونکە ئەمن ئەو 16م گەورە کردمە 20. کاتە دەبی بزانم ژمارەکە لە 500 بچووکترە. و هەروەها ئەگەر هاتوو ئەو ژمارەم کردە 10 جاران 25 بەلایەنی کەم ژمارەکەم لە 250 گەورەترە لە 500ش گچکەترە، واتە ئەو چلە هەر هەڵەیە، 150 هەر هەڵەیە، 170 هەر هەڵەیە. ئەو ژمارە ڕاستە. زۆر باشە ئەمن خەمڵاندن بزانم کووە. بچمە لای پرسیاری ژمارە 5: محەممەد بە خێرایی 9 کیلۆمەتر لە کاژێرەک دەڕوە، واتە هەر یەک کاژێر 9 کیلۆمەتر، کاژێرەکی دی 9 کیلۆمەتر، کاژێرەکی دی 9 کیلۆمەتر. ئەوجا کە دەڕوە پێشبڕکێ بوو، پێشبڕکێکەی نازانم پێشبڕکەی ڕۆیشتن هەیە، بەڵام دیارە هەیە. پێشبڕکێکەی بە چەندی بردەوە، بە نەیبردەوە بڕی بە 2 کاژێر و 91 بەش، واتە
تۆزەک لە 3 کاژێری کەمتر. ئایا ماوەکەی کە بڕیتی بۆ نزیکترین دەی چەندە؟ یەکەم شت ئەمن کە جێم لێیە نزیکترین دەی واتە کە ژمارەکەم هەیە لە لای فاریزەی، لێرە نازانم چییە، بەڵام لە لای فاریزەی تەنیا یەک خانە هەیە، ئەوجە 9ە 2 1 تەنیا یەک دانە خانە هەیە، نابی 2 هەبی چونکە نزیک کرایتەوە بۆ نزیکترین دەی. ئەمن لێرە بە خەمڵاندنەکەی بکەم، ئەو کاژێرەی بۆ وێنە دەکەمە ئەگەر 3 کاژێر ڕۆیشتبی، گریمە 3 کاژێر ڕۆیشتە، 9 لە هەر کاژێرەی ژمارەکەم دەبی لە دەوروبەری چبی، لە دەوروبەری 27 بی، ئەوجە 26 25 24 لەو شتانەیە، واتە 2 هەر زۆر هەڵەیە، ئەوە دەبی یەکسەر بزانم ئەوە هەڵەیە، و 261 زۆر هەڵەیە چونکە کەس ناتوانێت بە 2 کاژێر 200 کیلۆمەتر بڕوە. 200 کیلۆمەتر ئەگەر لە هەولێرێ ڕەنگە بگەیە لای ناگەیە بەغدا، بەڵام لای باقوبە و ئەو لای زۆر زۆرە 261 کیلۆمەتر، کەواتە ئەوەش هەر هەڵەیە، ئەوە هەڵە بوو. ئێستا مایە یان ئەوە ڕاستبی یان ئەوە ڕاستبی، هەردووچیان زۆر لە یەک نێزیکن، بەڵام چونکە ژمارەی دەیە و چونکە هیچ لە کاتی جارانی 9 جاران 1 و 9 جاران 9 هیچ سفر نییە، کەواتە یەکسەر دەبی بزانم ئەوە ڕاستە، ئەوە هەڵەیە، چونکە نووسراشە نزیکرایتەوە بۆ نزیکترین دەی، هەرچەندە مەرج نییە، بەڵام لێرە ئەمن زانیم کە لە دەوروبەری 27ە، بەڵام ئەوەش 26ش هەر ڕاستە، بەڵام ئەوە زۆر زۆر ڕاستە. ئەگەر نالێک دەدەم، ئەگەر هەر کاتم هەبوو لێکی دەم باشترە، با بچین لێکی دەین بزانین دەکات چەند ڕاستە یان ڕاست نییە. 9 جاران 2 فاریزە 91 لێرە 2 91 بێ فاریزە لێک دەدەم، دوای فاریزەکەی دادەنێم. 9 جاران 1 9 9 جاران 9 81 2 جاران 9 18 18 و کۆی دەکەمەوە لەگەڵ هەشتی دەکاتە 26. ئێستا فاریزەی دادەنێم، 2 خانە لە لای ڕاست، ئەمنیش 2 خانەی دەژمێرم، فاریزە لێرەیە، بەڵام چونکە نزیک کرایتەوە بۆ نزیکترین دە، ئەو 9 لاکەتە، ئەو 2 یەکەش بوویتە 2 چونکە 9 ڕەنووسەکی گەورەیە، کاتە 26 فاریزە 2 وەڵامەکی ڕاست بوو. 26 فاریزە 2 وەڵامەکی ڕاستە. ئەوە 26 فاریزە 2 ئەوە ڕاستە. ئێستا پرسیاری 6 لە ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە ژمارەی خانەی دەی کامەیە؟ ئەم دەچم ئەو دوو ژمارەی لێک دەدەم بزانم لە خانەی دەیان چ ژمارەک هەیە. 003 جارانی 0 فاریزە 06. ئێستا لێکدانە چونکە هەمویان سفرن، تەنیا ئەو دووە ڕەنووسی سفر نییە، تەنیا لێکیان دەدەم 3 جاران 6 دەکا 18. ئێستا فاریزەی لە چێدانێم، لێرە دەژمێرم 3 خانەم هەیە، لێرەش 2 3 کۆد و یەکسانە بە 5، لێرەش دەبی 5 بژمێرم، ئەو جە فاریزەی دانێم 1 2 3 4 5 فاریزە لێرەیە. لە خانەی دەیان، لە خانەی چ نووسرا بوو؟
لە خانەی دەیان کامە ژمارە لە خانەی دەیانە بێگوما ژمارە سفر لە خانەی دەیانە ئەوە خانەی دەیانە خانەی دەیان هەر نەزە مەبەستی خانەی دەیان چییە بەش لە دا یان با بخینەوە بە جوانی خانە دەیەکان بەش لە دە ڕەنگە چونکە خانەی دەیان نییە لێراوەی ڕاستی بی بەش لە دەی هەیە یان دەیەکەکان نەک دەیەکان پاشان نابی بنووسرێ دەیەکان چەند خانەی دەی هەیە ژمارەی خانە دەیەکان کامەیە ئەوەی ڕاستی بی ئەمن ئەو پرسیارەی ڕەنگە تێنەگەم مەبەستی چییە ژمارەی خانە دەیەکان واتە چەند خانە هەیە لە لای ڕەنگە مەبەستی ئەوە بی چەند خانە هەیە لە لای ڕاستی فاریزە چەند خانەی دەی هەیە 5 دانە هەیە ئەگەر مەبەستی ئەوە بی ئەگەر مەبەستی ئەوە بی 5 دانە هەیە چونکە ئەوەتە لێرە 5 دانە ڕەنگە مەبەستیشی ئەوە بی چەند خانەی دەیم هەیە لە لای ڕاستی فاریزە ئەو ژمارەی ڕاستە دەبا نووسرا بە جگە لەوانە تیایی دانیە نازان مەبەستیان چیە خشتەکە بۆ شیکاری پرسیاری 7 هەتا 8 بەکاربینە ئەو خشتەم هەیە خێرایی مێرووەکان مێرو پاشان خێراییەکەی بە مەتر لە یەک چرکە چەند مەتر دەڕوا هەنگ چەند مەتر دەڕوا 3 مەتر و شتێک زەردەواڵە 5 مەتر و 88 شاهنگ 7 مەتر و 83 مێشیش 3 مەتر و 96 ئێستا کە زانیم خێراییەکەیان ئێستا وەڵامی پرسیارەکان دەدەمەوە پرسیاری 7 کام ڕیزکردن لە بچووکەوە بۆ گەورەیە ئەم دەبی لێرە تەمەشاکەم گچکەترین ژمارە کامەیە کەمترین ژمارە ئەو شینەیە 3 و 15 لێرە ئەوەی بە 3 و 15 دەستی پێ نەکردبوو یەکسەر دەزانم هەڵەیە چونکە لە بچووکەوە دەبی بچمە لۆ گەورە واتە گچکەکە لە لای ڕاست بنووسم گەورەکەش واتە لێرە چونکە بە 3 و 15 دەستی پێ نەکرد ئەوە هەڵە ئەوەش هەڵا یەکسەر ئێستا مایە ئەو دووە کامە ڕاستە کە گچکەکەم زانی گەورەکەش دەبی بزانم زۆر باشە 7 و 83 لە هەمووی زۆرترە دەبی لە لای هەرە چەپبی ببورندە بەخۆی دەبایە لە ڕاستەوە لۆ چەپ بەڵێ کەواتە دەبی ئەمن لە کۆتاییەکەی لێرە زۆر باشە دەستم پێکرد بە 3 و 15 بەڵام ئەوە هەڵەیە چونکە ئەوە گەورەترین ژمارە نییە بەڵکو ئەو ژمارە گەورەترینیانە کەواتە ئەوە ڕاستە گچکەکە لەوی تۆزە گەورەتر لەوی گەورەتر و هەرە گەورەکەیان ئەوە ڕاستە ڕیزکردنەکی باشە پرسیاری 8 زەردەواڵەیەک لە 6 چرکە چەند مەتر دەبڕی ئەمن دەچمە لای زەردەواڵە لە یەک چرکە نزیکەی 6 مەتری دەبڕی ئەدی 6 چرکە ئەگەر ئەو ژمارەی نێزیکەمەوە بیکەمە 6 بۆ وێنە 5 و 88 6 مەتر ئەگەر گریمان 6 مەتر لە یەک چرکە ئەدی لە 6 چرکەی 6 جاران 6 ژمارەکە دەبی نێزیی 36 بی کامە لەوانە نێزیی 36 ئەو وەڵامەکە ڕاستە تۆزێک لە 36 دەبی گچکەتر بی چونکە ئەمن گەورەم کرد 5 و 88م کردە 6 کاتە
ئەوە هەڵەیە چونکە 23 ئەوە هەڵەیە چونکە هەژدەیە 46 زۆرە 35کە ڕاستە تۆزەک کەمترە لە 36 ئەگەرنا دەبی بچم لێک بدەم بەڵام پێویست ناکە. ئەوەی دەیزانی بینوسە پرسیاری 9 هەنگێک و مێشێک لە خاڵێکەوە بۆ ماوەی 21 چرکە بەرەو ئاراستەیەک فڕین یەکێکیان بە چەند پێش ئەوەی تریان دەکەوێ ڕوونی بکەوە. ئەم دەچم تەمەشای هەنگێک و مێشێک دەکەم. هەنگەکە شینەکە مێشەکەش زەردەکە. هەنگەکە مێشەکە تۆزەک خێراییەکەی زۆرترە لە هەنگەکە. تۆزەک بە چەند بەشەک لە 100 کەواتە مێشەکە پێش دەکەوی دیارە پێشی هەنگەکەی هەر لە یەک چرکەی ئەوەندە مەترەی دەڕۆن. ئێستا دەبی جارانیان بکەم لەگەڵ 21 چرکە بزانم چەند مەتر دەڕۆن ئەوجە بزانم مێشەکە چەند پێشی هەنگەکەی دەکەویتەوە. ئەوە هەنگەکە ئەوەش مێشەکە هەنگەکە لە یەک چرکەی 3 مەتر و 15 دەڕوە لە هەمان خاڵ مێشەکەش لە یەک چرکەی 3 مەتر و 96. ئێستا هەردوو ژمارەکان لێک دەدەم لەگەڵ 21 چرکە 3 و 15 لێکمدا لەگەڵ 21 چرکە کردیە 66 و 15 و 3 و 96 کردیە 83 کاتە مێشەکە پاش 21 چرکە 83 مەتر دەڕوە هەنگەکەش 66 مەتر دەفڕی. ئەوجە ئێستا بزانم مێشەکە چەندی زیاترە لێ 83 دەینم لێ دەرکردن 66 لێ بڕوە 6 پێنجی لێ بڕوە یەکێکی لێ بڕوە 0 فاریزەکە دێتە خوارێ 13 لێ بڕوە 7 6 لێ بڕوە واتە مێشەکە بە 17 مەتر زووتر دەگاتە جێ لە هەنگەکەی 17 مەتر زیاتر پێش دەکەویت پێشی هەنگەکەی دەگاتێ. ڕوونکردنەوە پرسیاری دا ڕوونی بکەوە چۆن ژمارەیەکی سروشتی لە 10,000 دەدەی و ژمارەیەکی دەیش لە 10,000 دەدەی و بۆ هەر یەکەیان نمونەیەک بهێنەوە. لە کاتی لێکدانی 10,000 بۆوێنە لەگەڵ 15 ژمارەکی سروشتیە زۆر ئاسانە. 15 دەنووسم و چەند سفر هەیە هەمویان لە لای ڕاستی 15 دادەنێن 4 دانە سفر هەیە ئەوە 1 2 3 4 ژمارەکە کردیە 150,000. ئەگەر لێکی دەم 10,000 لەگەڵ ژمارەکی دەی ئەو کات چ دەکەم ئەو کات ئەو فاریزە دەچیتە دەی بەمە لای ڕاست بە چەند سفر هەیە 4 سفر واتە بە 4 هەنگاو دەی بەمە لای ڕاست واتە ئەنجامەکە چی لێدێ دەبیتە 1 5 2 فاریزەکە لێرەیە هەتا لە بیرم نەچی دوایە دەی سڕمەوە ئەوجا 4 هەنگاوی دەژمێرم ئەوە 1 هەنگاو ئەوە 2 هەنگاو ئەوە 3 هەنگاو ئەوە 4 هەنگاو فاریزەکەی لێرە دادەنێم. ئێستا دەچم دەی سڕمەوە لێرە ژمارەکە بووە 152,000. تەواو ئەوە دووەهەمین پرسیار بوو لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.